جا ئێستا یعنی کاتێک کە تۆ باسی ئەوواکەیت ینی دەوروبەرەکەشتان هەروایە خزم کە سوکاریشتان هەمووی بە هەمان شێوەیە کەسێک نەبوو بۆ هەمومان نمونە لەبەر تۆ و گەر شەی عیبەیە هەم حاولت کرد بێ لەگەڵ باوکت قسە بکەی لەگەڵ دایکە قسە بکەی ینی بۆ نمونە تێگەێنی کە تۆ توانایەکت هەیە لێ هاتوویەکت هەیە بەڵام ئەتەوێ لەسەر پێکانی خۆت بۆستی ئەتەوێ ئیشێ بکەی سەریان بەرزکەی بە ئیشەکە خۆ بێگومان جاروە کە تۆ ئیشەکەکەی سەری دایک و باوکە بەرزەکەیتەوە بۆ ئیشی کە ئیکەیت بێجگەلەوەش ینی کە من بتوانم ئیشە بکەم بتوانم یارمەتی باوکم و دایکمان بەڵام ئەڵاو یارمەتیشمان ناوێت لەبەر ئەوەی کە تۆ ئەو قسەیەمان نێتە سەر کە ینی هیچ بەس شتێکیش لەبەرەی هیچ قسەیان نێتە سەر ئەو بێگومان یارمەتی بەڵێ تۆشیان ناوێت بەڵێ نە یارمەتیانەوێت نە باشە ئەی ئەمە بۆ چوونە دەرەوە تۆ بە ئۆنلاین هیچ محاولت کردووە بۆ نمونە بە ئۆنلاین خولێ ببینی بە ئۆنلاین ئیش بکەیت ناتوانانی ئەوەش بکەی لەبەرەوەی کاتە تۆ ئەو هەمەست شتت ببێ لە ماڵەوە ئەماڵەوە هەست بە شتێکی غەڵەتەکەن چونکە کۆمەڵگەکەمە کۆمەلگەی هۆشیار نییە کە ئاساوی ئەنی بەلایەنەوە تۆ محاسبە شتەکەن لەسەر مۆبایل و بەڵێ لەسەرەوەی کە بەڵێ مەسج بۆ بەڵێ بێتەوە ئێوە وشێ عیبانێتە سەر دووبارە بە هەمان شێوە ئەگەر تۆ لە ڕۆژێکا پێنج مەسجە بۆ بێت جابی خەڵک بیتوانێ داوای شتە بکەن بە هەمان جۆرە بەوەی کەس نەبوو لەگەڵ دایکتوانە قسە بکە لەسەر ئەم بابەتە لەسەر مۆزوعا پێشتر ینی پەنات بۆ کەسێ نەبردۆ کە بێت لەگەڵ یانە قسە بکە بۆیان ڕوون کاتەوە نا چونکە ناڵم ئەوانی لە دەوروبەری منیشن ئەوان بە هەمان شێوە ئەڵەن ئای باکە ئافرەتێت دەوانێت زیاتر بە دایک و باوکی من و زۆربەی دایک و باوکین تشتان لەوەیە کە ئەو شیان بێتە سەر و لەبەری کۆمەلگاکەمان هەمووی بۆ جۆرێ بەڵام ئەگەر کۆمەلگا هۆشیارتر بێت و ڕێگە بدرێت ئافرەتان کار بکەن دڵنیام دایک و باوکی منیش بیریان ئەگۆڕێت باشە کاتێکە لە تەلەڤیزۆنە لە شوێنێکە کە ئافرەتێکە بینن کارەکە یاخود جاروایە لەوانێ باوکە بچێ بۆ معاملەیەک کێ بچ بۆ دایرێک زۆربەی مۆزەفەکان ببینێ کارەکەن ئەمە نەزڕی ناگۆڕێ شێوازی بیرکردنەوەی ناگۆڕێ بڵە خۆوانش ئافرەتن و کاریشەکەن و هیچ عیبەیەکیشی تیانە یاخود تۆ بیرەکەیتەوە زۆربەی مامۆستاکان لە مەکتەبە لە قوتابخانەکانە کەوانە ئەڵێنەوە ئافرەتن بەڕێوبەری قوتابخانەکە ئافرەتە ئەی تۆ باوکت ئەمە نبینێ کە ئێوە با بە قوتابخانە مامۆستاکانیشتان ئافرەتن بەڕێوبەرەکەشتان ئافرەتە و ینی هیچ مشکلەیەکیشی نییە ئەمە نبینی بڵێ باشە خۆمان هەمووی ئافرەتن و کاریشەکەن و کارێکی زۆر پیرۆزی شەکەن مامۆستایەتی ئەەکەن یاخود جارێک کە باوکت نەخۆشکەوێ بچە بۆ نەخۆشخانە ئەبینێ پزیشکێکی ئافرەتی لێیە لەوانێ ئەو چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە لە ئازارەکانی کەم کاتەوە ئەی باشە کە ئەتێ ئەمانە ئەبینێ ئەی ناڵێ بۆچی ناڵێ ئافرەت عیبە و لەوێ ئیشەکەت چەندین ئەمانە تەسیری تێ نەکردووە کاریگەری لەسەر دروست نەکردووە بۆ نمونەی خۆت بەڕێزت بۆم هێناوەتە چەندی جار پیشانی باوکمەوەکەم ئافرەتە چەند بەڕێزە چەند سەرکەوتووە کێشەی ئافرەتەکانی تریش پیشانیات ئافرەتی شەو بە لەسەر تەلەڤیزۆنی شەو قسەش ئەکا بە خەڵکو بچەنەها کەسیش بەڵام ئافرەتێکی سەرکەوتووە بەڵام لەلای ئێمە بۆ شێوەیە عیبەیە کە بچیتە دەرەوانێ ینی چەندی جاوردم بۆ ئەتەنە ئەو شێ چییە ئەگەر با پێم بڵێن عیبە ینی خۆ هیچم لێ نایەت بگە من سەرکەوتووترە بم ئەگەر خەڵک باسم کات و چاوم لێ کات هەزار کچی تریشەیەکە و من حەز ئەکات بێتە دەرەوە حەز ئەکات کە بچێت کار بکات و دنیا ببینێ ئێستا من بخۆم کە کچێکی ئاسایم ینی چەندی حەزم کردووە چ مسەفری وڵاتان کەم بەڵام لەوەی نەمتوانی ئەو سەفرە بکەم نەمتوانی بڕۆم لەبەر ئەوەی ماڵەوەمان ئەو داهاتی نییە و ناشەڵم خۆم کار بکەم چەندی جاری بۆ کێشە لەگە ماڵە ئەم تۆ ڕێگە نایم کار بکەم چۆن شتیوا بێت پێویستم بۆیە ڕێگە نایە طبعا خاتونگیان ئێمە لە کارکردە بە تایبەتی لە ناو کۆمەلگایکی ئاواهەیە کە ڕێگریت بۆ دروستەکەن کە نایڵن یەکێکە بێ ڕەچەشکێن بێت یعنی بۆ نمونە پیشانی با کە من کاری شەکەم و ئایبەژ نییە و بەڵام کارێکی پیرۆزەکەم و کارێکی زۆر جوانی شەکەم تا یەکێک ڕەچەشکێن نەبێ ئەوانی تر هەمان بە هەمان شەوکە تۆ چۆنتێت لە ماڵی خزم و کەس و کارتانە هەر هەمووشیان خوێندنیان تاوا کردو لە ماڵ و لی دانیشتون کەسێک ڕەچەشکێن نەبووە کەسێک دەست پێشخەر نەبووە کە بڵێ من ئیلا ئەم کارە ئەەکەم بزانام چ عیبەیەکی تایە ئەگەر کەسێکتان هەبێت لەو یەکێکتان لە ئێوە با تۆ ئەو کەسەبی ئیشێ بکە سەری ماڵ و شەوە بەرزکەرەوە بڵێ ئەوە منم لە دەرەوەش ئیشەکەم و سەری ئێوەش بەرزەکەمەوە ئیلا ئەبێ ئەم ڕەچەشکێنەتان تیا بچکە باوەڕتان هەبێ ینی ڕێگرەکان ئێمە زین خۆمان ئافرەتین یعنی هەمومان بەشی خۆی ڕێگریەک هەیە کە ڕێگری دروستەکە لە بەردەممانە بەڵام ئەگەر ئەو توانایەمان نەبێت کە بەسەر ئەو ڕێگرانە زاڵ بین ڕێگرەکان بەسەرمانە زاڵە بێت و ئەو قسانە بەسەرمانە زاڵە بێت دوایی نەکی ئێمە ئەوانی دوای خۆشمان هەمووی بێ بە قوربانی